وەک هەرکەس زانێ کاری ڕۆژنامەگەری کارێکی پڕ هەستیارە و فۆتۆیەکیان دیمەنێک دکارێ باندۆریا خۆ لە سیاسەتا دەولەتا بکش بۆ وێناژی دەولەتا ترک و دەولەتین دەسەڵاتدار هەر بە بەردەوام ڕۆژنەماوانان وەکو مەترسیەکێ سەرخۆت بینن وەها دیمەنی گەریلاین ئازادیە لە چیای کوردستانی دەماهات بەلافکردن و هۆڤیتیا دەولەتا ترک لوێدێکی هات نیشاندان و بوو سەدەما گۆگڕاپەرین لە هەر چار پارچەی کوردستانی و لە ئەوروپا بین چێکردن و خەڵک لە هەمبەر دەولەتا ترک هەلوێستی خۆ نیشان بدن ji بۆ وێناژی دەولەتا ترک هەر بە بەردەوام ڕۆژنەماوانە مەترسیە لەسەرخۆی وەک مەترسیەکێ سەرخۆت بینێ و هەر بە بەردەوام ئەگەر ئەم بەحسا باکووری کوردستانی بکەن هەر بە بەردەوام ڕۆژنەماوانین لە باکووری کوردستانی ڕاستی دەستگیرکردنێ تێن هەروەهانە گۆگە دەولەتا ترک هەر بە بەردەوام ڕۆژانە هۆڤیتیا خۆ ئاستا وێنا بلندتر دکن لە هەمبەری وێناژی ڕۆژ بە ڕۆژ گرتنا ڕۆژنەماوانان لە باکووری کوردستانی زێدەتر دەبن شخۆوەکە هەر کەس دەزانێ هەژمارێک جوان ڕۆژنەماوانین گۆگ هاتن دەستگیرکردن ژن بوونجی گەلک ناوەندین ئەم بێژن ڕۆژنامەگەریا ژنجی لوێدەکێ هات گرتن ji aliyê dewleta Tirk ve ji ber gogê her bi berdewam siyaseta dewleta Tirk li hember jinê jî wek gog çawa siyaseta Eyranê li hember jinê hat xuyakirin li hember siyaseta dewleta Tirk li hember jinê li Tirkiye û li Bakurê Kurdistanê jî diyar bo vêna jî ji bo gogê ev hovîtînekê cîhanê bi berdewam jinên rojnamavan li Bakurê Kurdistanê jî tên destgîrkirin û navendê wana tên girtin ji bo wêna jî em wek rojnamavanên Bakur û Rojhilatê Sûriye bi taybetî rojnamavanên jin helwestê me li hember kiryarên dewleta Tirk her bi berdewam diyar e em her bi berdewam van kiryarên vî şêwazî şermezar dikin û em dibêjin gogê her çend jin li Bakurê Kurdistanê bên destgîrkirin her çend hevkarê me rojnamavan li wê dekê bên destgîrkirin أمل سرشوبا وانا بردوام بكن. فقام هذا المحتل التركي لعدم فضح جرائمه باعتقال رفاق إعلاميين وحجب صوت الحقيقة لفضح جرائمه طبعا قلم هالإعلاميين ما راح يكون مكسور ما راح نرضى بهالشيء راح نستمر بمشوارنا وبعملنا في جميع مناطق شمال وشرق سوريا وفي تركيا وفي جنوب كردستان.